ئۆپراسیۆنە سەرکەوتوترین ئۆپراسیۆن بوو لە هەموو ئۆپراسیۆنەکانی تر باشتر بووە بە مستەوایەکی زۆر فراوانتر هێزەکانی ڕەدەسەری جێشی لیوای 52 جێشی عێراق و لەگەڵ دژە تیرۆری خۆمان و لیواکانی سەر بە وزارەت لیوای 17 و لیوای 9 و مححوەرەکان مححوەری 2 مححوەری 3 بەشداریان کردووە و لەگەڵ لیوای 144 ئێمە بەشداری ماکرس زۆر سەرکەوتو بۆ ئۆپراسیۆنەکە و چەندین شوێنی داعش دۆزراوەتەوە لە ناو براوە و هەندێکیان تەقێنراوەتەوە لەلایەن جێشی عێراقەوە و ئەتوانم بڵێم زۆر سەرکەوتو بووە و ڕووی ئاسمانشەوە جێ و دوو کۆپتەری عێراقیشمان لەگەڵ بوو سەرکەوتوترین ئۆپراسیۆن بوو ئەم ئۆپراسیۆنە لە مستەوایەکی زۆر فراوانە و لە 5 قۆڵەوە لەتوانیمان ئەتوانم بڵێم داعش ڕاونێ لەم سنوورە بەڵام یەک شتێکەیە ئەمە دڵنیایی دەنێ خەڵک کە خەڵک گوێمان لێ بگرن نەچنە ئەو شوێنانی کە ناوچەی محەڕەمەیە کە ئێستا لەژێر دەسەڵاتی هێزی عێراقی و هێزی پێشمەرگان نییە ئەویش سنووری شۆرا و غەڕا هەردوو پەڵکانە دەبێ خەڵک خۆی پارێزە لەو سنوورە لەبەر شوێنێکی با بڵێن ئەوەیە بێ خەڵکە خەڵکی لێ نییە و شوێنێکی پارێزراو نییە بۆ خەڵک کە بچێتە یاکە هەر کەسێکیش لێرەوە داوا لە هەموو ئەو مەردار و با بڵێن خاوەن ئاژەڵانە ئەەکەم چی تورکمان چی عەرەب چی کورد کە لە سنوورەکە ئێمان بە هیچ شێوەیە ڕوو نەکەن ئەو سنوورە لەبەرەوەی ئەو سنوورە سنووری خەڵق کراوە بۆ ئێمڕۆ و ئێمە هەماهەنگی زیاترمانە بێ دڵنیای دەنێ خەڵک